بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەرانی بەڕێز و خۆشەویست لە هەر کوێیەگەن سڵاوی خوای گەورەتان لێبێ. بەهۆی دەهەمین ساڵیادی دامەزراندنی کەناڵی ئاسمانی پەیام جوانترین چەپکە گوڵی پیرۆزبایی و خۆشەویستی خۆمان ئاراستەی تەواوی ئێوەی ئازیز و خۆشەویست دەکەین. ومێدەوارین لە ماوەی ئەم 10 ساڵەدا لە ئاست تموح و هەستی ئێوەی بەڕێزدا بووبین و بتوانین لە داهاتوودا لە ئاست داواکاری و خواستەکانی ئێوەی بینەری خۆشەویست دابین و پشتیوان بەخوای گەورە بەردەوام لە خزمەتی ئیسلام خوازان و بینەرانی بەڕێزی کەناڵی ئاسمانی پەیامدا دەبین. لە بەرنامەی باسخواسی ئەمڕۆماندا باز لە ئەدا و کار و چالاکیەکانی کەناڵی ئاسمانی پەیامەکەین لە دیدی یەکێک لە ئەندامانی ئەنجومەنی چاودێری و لێپرسینەوەی کۆمەڵی ئیسلامی کوردستان. بۆ قسەکردنی زیاتر لەسەر تێڕوانینی ئەوان میوانداری زۆر بەڕێز مامۆستا عەبدوڵڵا پێنجوێنی ئەندامی ئەنجومەنی چاودێری و لێپرسینەوەی کۆمەڵی ئیسلامیم کردووە. مامۆستایان زۆر بەخێر و سوپاس بۆ ئامادەبوونن. سوپاس بۆ بەڕێزیت. سەرتا پێم خۆشە لە دەهەمین ساڵیادی دامەزرانی کەناڵی ئاسمانی پەیام داین بزانم پەیام و قسەی جەنابتان لەسەر ئەم ساڵیادە چییە و چه پەیامێکتان هەیە؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. سەرەتا بەناوی خۆم و بەناوی تەواوی ئەنجومەنی چاودێری و لێپرسینەوەی کۆمەڵی ئیسلامی پیرۆزبایی لە ستافی کەناڵی پەیام و هەروەها ستافی تۆڕی میدیایی کۆمەڵی ئیسلامی دەکەم بەهۆی ساڵگەڕی 9 ساڵ تێپەڕبوون بەسەر یەکەمین کەناڵی ئاسمانی ئیسلامی و هەروەها کوردی کەوا خۆی ڕاگەیاندووە. هیوادارم کەوا ئەم کەناڵە لە ئاست داخوازیەکانی جەماوەری کوردستانە بێت و خوای پەروەردگار مۆفەقیان بکات و سەرکەوتویان بکات. خوای پەروەردگار هەمیشە هاوکاریان بێ بۆ ئەوەی کەوا بە باشترین شێوە ئەدای کارەکانی خۆیان بکەن و هەروەها بتوان لە ئایندەیە زیاتر لەسەر بەرنامە جوانەکانیان بەردەوام. سەرەتا جەنابتان وەکو بانگخوازێکی ئیسلامی ڕۆڵ و ئەدای کەناڵی ئاسمانی پەیام لە خزمەت بانگەوازی ئیسلامیدا و بۆ خزمەتکردنی بانگخوازان لە هەرێمی کوردستان چ ڕۆڵ و کی بینیوە؟ وڵات بێگومان کەناڵی ئاسمانی پەیام دەتوانین بڵێن بە دوو قۆناغا لەوانەیە ژیانی ڕاگەیاندنی خۆی تێپەڕاند بێ. قۆناغی یەکەمی ئەو کاتانە و ساڵانەی پێشتر بوو کەوا کەناڵی ئاسمانی پەیام بەرنامەکانی گشتگیر بوو، واتە لە هەموو ڕوویەکەوە بەرنامەی هەبوو بۆ چین و توێژەکانی کوردستان لە بواری سیاسی، لە بواری وەرزشی و لە بواری هونەری، لە بواری دراما و هەروەها لە بواری پەروەردە و بانگەواز و باسوخواسی ئیسلامی ئەوەی کەوا ئێمە حیزبێکی سیاسی ئیسلامی بووین. لەو ڕوانگەوە کەناڵی پەیام ڕۆڵی باشی بینی، بەڵام دوای ئەو تەغەیورات و هەروەها گۆڕانکارین کەوا هات بەسەر جۆر و بیرکردنەوەی کەناڵی ئاسمانی پەیامە و هەروەها کەناڵەکە لە کەناڵێکی گشتگیریەوە بوو بە کەناڵێکی تایبەت هەواڵی خەبەری سیاسی. ئەلبەتە لە هەردوو قۆناغەکەدا ڕۆڵی خۆی بینیوە، بە تایبەتی لە بواری بانگەوازی ئیسلامیدا ڕاگەیاندنی کەناڵی ئاسمانی پەیام لەو بارودۆخ و زروفەی کەوا خۆی ڕاگەیاندواتە 9 ساڵ لەمەوە پێشکاتێکەوە کەناڵی پەیام خۆی ڕادەگەیەنێ ضرورەتێکی حتمی واقعی بۆ لە بۆ ساحەی سیاسی ڕابوونی ئیسلامی کوردستان. لەم ڕوانگە و هەروەها لەم سۆنگەوە دەتوانین بڵین کەناڵی ئاسمانی پەیام دەور و ڕۆڵ و مەهامی خۆی بینیوە لە خزمەتکردن بە بواری بانگەوازی ئیسلامیدا و لەو بوارەدا بە قەناعەتی ئێمە هیچ درێخێکی نەکردووە و بۆ ئەمەش چەندەها بەرنامەی هەمەڕەنگی پێشکەش کردووە و توانوێتی زیاتر پەیامی جوانی ئیسلامەتی و دینداری و هەروەها پەیامی ڕابوونی ئیسلامی و پەیام و ئامانجەکانی کۆمەڵی ئیسلامیش لەم پەیامەدا لەم کەناڵەدا بگەینە بە جەماوەرەکەی و هەروەها بتوانێت زیاتر ئەوەی کەوا هەیە پەیوەندی هەیە بە بانگەوازی ئیسلامیەوە پەخشی بکات و هەروەها جەماوەری کوردستان بێگومان سوودمەند بێ. بۆیە سوپاس بۆ خوای پەروەردگار لەم بوارەدا کەناڵی ئاسمانی پەیام جێگەی دەستخۆشیە و هەروەها شەرەفی ئەوەی پێ بڕاوە کە تاقە کەناڵێکی ئیسلامی سیاسی بووە کە لە ساحەی سیاسی کوردستانە کە خۆی ڕاگەیان. بۆیە دەتوانم بڵێم لەو بوارەدا خزمەتێکی زۆری بە بانگەوازی ئیسلامی کردووە. جەنابیشتان لە هەمان کاتا ئەندامی ئەنجومەنی چاودێری و لێپرسینەوەی کۆمەڵی ئیسلامی وەکو ئەنجومەنەکەی خۆتان دید و تێڕوانینتان بۆ کەناڵی ئاسمانی پەیام لە ماوەی ڕابردوودا یان چه سەرنج و ڕەخنە و پێشنیار و گلەی یەکتان لە کەناڵەکە هەیە و ئەتانەوێت پێشنیارێکتان هەبێ بۆ ساڵی نوێی کارکردنی؟ ئەلبەتە ئێمە وەکو ئەنجومەنی چاودێری و لێپرسینەوەی کۆمەڵی ئیسلامی کاڕیاس بەپێ ئەو دەسەڵاتی کەوا لە پەیڕەوی کۆمەڵی ئیسلامیە دیاری کراوە مراقبە و هەروەها چاودێری هەموو دام و دەستگاکان هەموو ئۆرگانەکانی کۆمەڵی ئیسلامی دەکەین. ئەو سەلاحیەت و هەروە ئەو دەسەڵاتەمان هەیە چ ناوەند و دەستگاکان بن و هەروەها چ مەڵبەندەکان بن لە هەموو بوارەکاندا، بواری فکری، بواری شەرعی، بواری سیاسی، بواری ڕاگەیاندن و هەروەها هەموو بوارەکانی تر. لە ماوەی 2 ساڵی کارکردنی خۆماندا وەکو ئەنجومەنی چاودێری و لێپرسینەوەی کۆمەڵی ئیسلامی لە کاتی هەڵسەنگاندنمان بۆ هەموو ئۆرگانەکان
بێگومان تەقیمان هەبووە و هەروە هەڵسەنگاندنی خۆمان هەبوو وەکو ئەنجومەن. یەکێک لەو دەستگانی کەوا ئێمە هەڵسەنگاندنمان بۆ کردووە بریتی بووە لە دەستگای تۆڕی میدیایی کۆمەڵی ئیسلامی و لە زمنی ئەم تۆڕەشدا کەناڵی ئاسمانی پەیام بووە. بۆی ئێمە لە تەقیمی خۆماندا دەتوانین بڵین بەڕاستی کەناڵی ئاسمانی پەیام ڕۆڵی خۆی بینیوە، توانیوێتی پەیامی خۆی لە بواری سیاسیە و هەروەها لە بواری پەروەردەییە لە هەموو بوارەکانە بگەێنێت و هەروەها ڕۆڵێکی بەرچاوی هەبێت. بۆیە لە تەقیمی ئەنجومەنی چاودێری و لێپرسینەوەی کۆمەڵی ئیسلامیدا سەرڕای ئەوەی کەوا تێبینیمان ئەگەر هەبوو بێت و هەروەها ئەوە بزانێت کە هیچ کارێک بەگشتی و هەروەها کاری ڕاگەاندن بە تایبەتی خاڵی نییە لە کەم و کوڕی، بەڵام هاوکات لە بەرامبەر ئەو باڵین کولفە مادی کەوا کەناڵی ئاسمانی پەیام هەیبووە و هەروە ئەو کێشە و مشکلە سیاسیانی کەوا هاتوۆتە پێشی لە ماوەی ڕابردوودا، بەڵام کەناڵی ئاسمانی پەیام بە بەراورد بەو بارودۆخە بە بەراورد بەو توانەمادی کەوا هەیەی توانیوێتی ڕۆڵی خۆی ببینێ و توانیوێتی لە تەقیم و ئەدا و هەڵسەنگاندنی ئەنجومەنی چاودێری و لێپرسینەوەی کۆمەڵی ئیسلامیە دیار بێت و هەروەها جێگەی دەستخۆشی بێت. زۆر باشە. مامۆستا زۆر جار کەناڵی ئاسمانی پەیام وەکو مڵکی کۆمەڵی ئیسلامی کوردستانە، ینی زۆر جار ئەنجومەنی سیاسی داوای شتێکەکە کەوا لە کەناڵەکە هەبێ یان بۆ منە مۆرکی هەر حیزبەکەی پێوە دیار بێ. میدیاکارەکان زۆر جار کە سەر بە کۆمەڵی ئیسلامی نین یان بۆ منە زۆربەی ڕۆژنامەنووس خەڵکی عام حەزەکە کەناڵەکە وەکو کەناڵێکی سەربەخۆی بێلایەن دەرکەوێ یان پەیام و بۆچوونەکانی سربەخۆیانە دوور لە مۆرکێکی حیزبی پێشکەشی خەڵک بکە. لە نێوان ئەم دوو ئاراستەیەدا ئەنجومەنی سیاسی پێی خۆشە لە خزمەتی حیزبدا بێ و مۆرکی حیزبی پێوە دیار بێ و هەموو پەیام و بۆچوونە حیزبیەکان بڵاو بکرێتەوە، ڕاگەیاندنکار و خەڵک بە عام پێی خۆشە سربەخۆیانە دەرکەوێت. لە نێوان ئەم دوو تێگەشتنەدا ئێمە چۆن مامەڵە بکەین، چۆن وەکۆڵی ڕێزی هەردوو بۆچوونەکەش بگرین؟ وڵا دەبێ بەرپرسان و هەروەها ستافی کەناڵی ئاسمانی پەیام تەوازون لە بینی ئەم دوو داخوازیێدا ڕابگرن. ئەوەی کەوا ئەنجومەنی سیاسی داوای دەکا و ئەوەشی کەوا ئەمڕۆ جەماوەری کوردستان داوای دەکا. ڕاستە بەرنامەکانی کەناڵی ئاسمانی پەیام کەناڵی ئاسمانی پەیام کەناڵێکی حیزبیە، بەڵام لە ڕاستیدا ئەو بەرنامانە و هەروەها ئەو شتانی کەوا پەخشی دەکات تەنها بۆ ئەندامانی کۆمەڵی ئیسلامی نیە، بۆ هەموو چین و توێژەکانە لە سەرتاپای هەرێمی کوردستانە و هەروەها لە دەرەوە هەرێمی کوردستان و زۆر جاریش بۆ دەرەوە عالەمی جیهانی ئیسلامی و هەروەها بۆ زۆر شوێنی ترکەوە بێگومان گوێبیستی ئەوە دەبن کە ئەم کەناڵی ئاسمانی پەیامە دەیەوێت چ بەرنامەیەک و چە مەهامێ ببەخشێ پێیان. بۆیە ئێمە ئەومان لەبیر نەچێ کەناڵی ئاسمانی پەیام تەبەنی سیاسەتی ئیعلامی خۆی لە ڕوانگە و هەروەها لە ڕێگەی ئەنجومەنی سیاسی و وەردەگرێت. بۆیە لەم حاڵەتەدا ئەنجومەنی سیاسی هیچ کاتێک ئەو خاڵانە یاوکوا بڵێن ئەو تێزانی کەوە خزمەت بە بواری ڕاگەیاندنی ئیسلامیکە و هەروەها خزمەت بە کەناڵی پەیام بکات، هیچ کاتێ بڕیارێک و هەروەها شتێکی نەبوو کە خوا نەخواسە تەزادێک و هەروەها بەریەکەوتنیکی هەو بێ کە خزمەت نەکات دوجار بە وەزعی کۆمەڵی ئیسلامی بە سیاسەتی کۆمەڵی ئیسلامی و هەروەها بە دەرەوەی کۆمەڵی ئیسلامی. بۆیە لەم کاناڵەدا دەتوانین بڵێن ئایدۆلۆژیا زۆر جار زاڵ نەبووە بەسەر پەیام و هەروەها شتەکانی کەناڵی ئاسمانی پەیامدا. لێرادا ئێمە جارێکی دەیڵێمەوە کە پێویستە وەکو سیاسەتی ئیعلامی کەناڵی ئاسمانی پەیام وەکو باقی ئۆرگانەکانی تری سەر بە کۆمەڵی ئیسلامی و هەروە ئەم کەناڵێکی حیزبیە دەبێ پابند بێ بە سیاسەتەکەی کۆمەڵی ئیسلامیە و هەروە ئەو نەخشە ڕێگاییکەوە ئەنجومەنی سیاسی بۆیدا دەبەزێنێ، بەڵام لە بواری پراکتیکدا دەبێت ستافی کەناڵی ئاسمانی پەیام بتوانن ئەو سیاسەتی کەوا بێگومان دوجار لە بیرمان نەچێ سیاسەتی کۆمەڵی ئیسلامی لە هەموو بوارەکانە بە سیاسەتی ئیعلامیشیەوە دەیەوێت خزمەت بۆ جەماوەرە بکە. کابێتان تەوازون لەم نێوانەدا زیاتر دەکەوێتە سەر ڕۆڵی ئەو ستافە دەیەوێت چۆن تەبەنی ئەو سیاسەتە خزمەتگوزاری کۆمەڵی ئیسلامی بکە دوجار لە بۆ جەماوەر لە ڕێی کەناڵەکەیەوە. چۆن ئەم هاوسەنگیە دروزە پێ یام ئەرکی تەنان بەڕێوبەر و ستافی پەیامە یام خەڵکی دیکەش ڕۆڵی هەیە لە ڕاگررتنی ئەم هاوسەنگیەدا؟ بە تاکید یەکێ لەو ڕۆڵانە بێگومان کەوادیر و هەروەها قیادەی کۆمەڵی ئیسلامی دەیبین وهروایەکێک لەوانە دەبەسترێتەوانێ بە ئەو فەرمانانەی کەوا ئەنجومەنی سیاسیەوە بەستێتەوانێ بۆ نەخشە ڕێگایی کەوا ئەنجومەنی سیاسی دای دەبەزێنێت. وەکو باسم کرد ئەنجومەنی سیاسی هەمیشە کاتێکەوە تەبەنی نەخشە ڕێگای کاروباری ئیعلامی دەکات و هەروەها دەیەوێت پەیامی خۆی لە ڕێگەی کەناڵی پەیامەوە بگەێنێ و هەروەها خزمەتێک بە هاوڵەتیان بکات بێگومان ئەو بارودۆخ و زروفە دەخوێنێتەوانێ کەوا ئەو خزمەتەی تێدا دەکرا. بۆیە دوجار ئەو بڕیارە دەدا و هەروەها بۆ میکانیزمە دەیەوێت شتەکەی خۆی بگەێنێ کەوا خزمەتێ بکات و هەروەها خوا نەخواسە لێکترازانێ و هەروەها بەریەککەوتنێک نەبێ و هەروەها جەماوەری کەناڵ
کەناڵی ئاسمانی پەیام ئەوەی کەوا حەزی بەڕاگەیان ئەوەی کەوا حەزی بە گوێبیستی وەزعی سیاسی ئیمڕۆی هەرێمی کوردستانە وهروها ئەوەی کەوا حەزەکە کۆمەڵی ئیسلامی بەرەوکوێ دەچێت و هەنگا بەرەوکوێ دەنێ و چه خزمەتێکی پێدەکا بێگومان ئەو کاتە بیبیسێت و هەروها لیشی ڕازی بێ لە ئەداکردنی. زۆر باشە مامۆستا لە ئێستا خەڵک لەوە چاوەڕوانیەکی زیاتری لە کەناڵی ئاسمانی پەیام هەبێت بەوەی کە خزمەتی زیاتری ئاین و لایەنە بانگەوازیەکە بکات لە کاتێکا کە کەناڵی ئاسمانی پەیام کە خۆی تەرخان کردو تەنها بۆ لایەنی سیاسی لە بەرامبەریشدا کەناڵی ئاسمانی بانگەوازمان هەیە کە هەمووی تەرخان کراوە بۆ لایەنی بانگەواز و بانگخوازان. ئەمە چۆنیە ئایا پێویستە کەناڵی ئاسمانی پەیام کە هەمووی ئەتوانین بڵین لە سەدانەوەدی بۆ لایەنی سیاسی و سیاست تەرخان کراوە لایەنی بانگەواز ئەتوانین چتیا جێ بکەینەوە یام ئەم داواکاری خەڵک چۆنی جێبەجێکرێت. کەناڵی ئاسمانی پەیام لە ماوەی ڕابردووی خۆیدا کاتێکەوە کەناڵێکی گشتگیر بووە و بەرنامەکانی هەمەڕەنگ بووە لە هەموو بوارێکدا ئەم ڕۆڵی فرامۆش نەکردووە بە تایبەتی ڕۆڵی دیدگایەکی ئیسلامی چونکە کەناڵی ئاسمانی پەیام دەیەوێت وێنایەکی جوانی ئیسلامەکە پیشان بدا بە بینەرانی خۆی وهروها دەیەوێت وێنایەکی جوانی سیاسەتی کۆمەڵی ئیسلامی بدات بە مینەرەکانی خۆی وهروها بە جەماوەری کوردستان. بۆیە ئێمە ئەگەر سەیری ڕابردووکەین کەناڵی ئاسمانی پەیام توانیوێتی ئەم ڕۆڵە ببینێ بەڵام دوجار لە بیرمان نەچێت خەڵکێکی زۆر لەوانی کەوا متابعن لە بۆ کەناڵی ئاسمانی پەیام زیاتر ئەو خەڵکانن کەوا مولتەزیمن کە پابن زیاتر بە دروشمە دینیەکانەوە هەروەها زیاتر حەزیان بە بەرنامە ئاینەکەیە. بۆیە لێرا دەکەوە کەناڵی ئاسمانی پەیام گۆڕانکاریەکی بەسەردا هاتووە لە سەدانەوەدی وەکو جەنابت دەفەرمیت لەوانەیە تەرخان بوو بێ بۆ کەناڵی هەواڵی سیاسی خەبەری بەڵام ئاگامان لێبێ لە هەندێک قۆناغدا لەن هەندێک کاتدا کەناڵی ئاسمانی پەیام ئەم لایەنەی فرامۆش نەکردووە و دوجاریش لە بەرنامەکانی داهاتووە ئەبێ زیاتر ڕوانگە ئیسلامیەکە و هەروها جەوەرە ئیسلامیەکە خوێندنەوە ئیسلامیەکە چەمکە ئیسلامیەکان لە کەناڵی ئیسلامی لە کەناڵی ئاسمانی پەیامە زیاتر نباتەوانی بۆ ئەوەی کەوا وەکو باسمان کرد لە خاڵی پێشوە تەوازونێک ڕابگرێت و هەروها بتوانێت ئەوەی کەوا هەیە ئەدای بکات. بۆیە لێرادا ئێمە دەبێت ئاگامان لێبێت لە بواری بانگەوازدا خەڵکی لەوانەیە دوو جۆر بوون بەشێکیان هەمیشە بیران لەوە کرێتەوانێ کە کەناڵی ئاسمانی پەیام دەبێ بەرنامەکانی لە 100% هەمی بەرنامەی ئاینی بن بەڵام کاتێکەوە بڕیار درراوە ئەم کەناڵێکی تایبەت بە هەواڵی سیاسی خەبەری بێت بەڵام لە هەمان کاتیشە تۆڕی میدیایی و هەروەها کۆمەڵی ئیسلامی لایەنی تری دەعاوی و بانگەواز و ئەوەی کەوا خزمەت بە چەمکە دینەکە دەکا فرامۆش نەکردووە لە بەرامبەر ئەمەدا کەناڵێکی تری داناوە بە ناوی کەناڵی بانگەوازەوە کە توانیوێتی ئەو فەراغە ئەو بۆشاییکەوە کەناڵی ئاسمانی پەیام پێی ڕاناگەیەندرێ و پێی ئەداناکرێت توانیوێتی لێوێ ئەو پەیامە ئەو مەهامەی خۆی بگەێنێ. بۆیە پێویستە لەسەر کەناڵی ئاسمانی پەیام لەو بەرنامانی کەوا لە غەیری بەرنامەی سیاسی هەواڵی خەبەری کۆمەڵایەتیە لە بوارەکانی تریشدا فرامۆشی نەکا و بەرنامەی هەمە چەشنەی هەبێت کەوا تعبیر لە ڕوانگەی ئیسلام و هەروەها دین و هەروەها ڕوانگەی جوانی کۆمەڵی ئیسلامی و پەیامەکانی کۆمەڵی ئیسلامی بکات بۆ ئەوەی کەوا ڕازیبوونێکی گشتی هەبێت لەلایەن جەماوەری هەرێمی کوردستانەوە. بۆچی بوارەکانی دیکە بەتایبەت لایەنی کۆمەڵایەتی و دراما و هونەر و کۆمەڵشتی دیکە لە کەناڵی ئاسمانی پەیامدا جام چۆنی بۆ زۆرجار تا ئێستا خەڵک گلەیی ئەوە دەکات کە کەناڵی ئاسمانی پەیام خاڵیە لە دراما لە مۆسیقا لە هونەر لە کۆمەڵشتی دیکەی کۆمەڵایەتی چۆن ئەم فەراغان پڕ بکرێنەوە و ئایا کەناڵی ئاسمانی پەیام چۆنی بتوانێت لە ئاست خواست و داواکاری بینەرەکانی دابێت. کاتێکەوە کەناڵی ئیسلامی ڕادێگەێنێت لە کوردستانی خۆشەویستی خۆماندا کاتێکە ئەو شەرەفە دەدرێ بە کۆمەڵ ئیسلامی و هەروەها بە بەڕێوەبەران مستافی ئەم کەناڵە لەو کاتەدا لە بیرمان نەچێت چەندەها کەناڵی تر هەبووەکەوە لە بواری سیاسیدا لە بواری درامادا لە بواری هونەر و هەروەها زۆر بواری تردا کەوا لە ساحەکەدا هەبوون بەڵام ئەو فراغی کە لەو کاتەدا هەبوو بریتی بوو لە فەراغی کەناڵێکی ئاسمانی ئیسلامی کەوا بتوانێت پەیامی ئیسلامی تێدا بگەێنێ و هەروەها خەڵکی لە ڕێگەی کەناڵێکی ئاسمانی ئیسلامیەوە لە ئیسلام و هەروەها لە دینەکەیانە تێبگەن. بۆیە کۆمەڵ ئیسلامی ئەم بوارەی لە ڕاستیدا هەر لە سەرەتاوە فرامۆش نەکردووە مادەمەکوێ فرامۆشی نەکردووە ئێمە دەتوانین گۆڕانکاری لە جۆری بەرنامەکانە هەبێت یعنی لە ئایندەیە کەناڵی ئاسمانی پەیام دەتوانێت بەرنامەی تری هەبێت و هەروەها بە شێوازێکی تر بە ستایلێکی تر بە وێنایەکی تر بتوانێت لەم بوارەدا خزمەت بکات و هەروەها ئەم بوارە فرامۆش نەکە و هەروەها گرنگی زیاتری پێ بدە. چۆنی ئەم بوارە گرنگی پێ بدرێتەوە لە کاتێکا بوونە ئێمە زۆر جاگلەیەوەکەین کە کەناڵە ئەلمانیەکان بەشێک لە کەناڵەکان
بە زنجیرە درامای تورکی کە نامۆن بە کەلتور و زمان و ئاین و ئەخلاقی ئەم کۆمەڵگەیە هەموو خەڵکیان و کۆڵێ بۆ خۆیان ڕاکێشا و خەڵکیان بەرەو هەڵدێران یا خێزانیان بەرەو هەڵوەشانەوە بوو. بۆچی کەناڵی ئاسمانی پەیام بە کۆمەڵێ زنجیرە دراما کە هاوتەری بوو یەکسان یان بۆونە گونجاوە لەگەڵ بەها ئەخلاقیەکان یان بۆونە لەگەڵ کەلتور و زمان و ئاینی کۆمەڵگەکەمان بۆچی ئەم فەراغە پڕ نکاتەوە بە خەڵک زیاتر بەرەو ئەو کەناڵە ئەلمانیانە نەچێت؟ وڵای دیار ئەو نەمەڵەی کەوا کەناڵی ئاسمانی پەیام وەریگرتووە بریتێ لە نەمەڵێکی سیاسی هەواڵی خەبەری. بۆیە ئێمە ئەگەر بمانەوێت لە ئایندەیە بیر لەم بوارش بکەینەوانێ ئەبێ بیر لە کەناڵێکی دراما بکەینەوانێ کەوا تعبیرێکی جوان بکات لە کۆمەڵایەکەی کوردی. بەڵام لە ڕابردوودا لەوانەیە لە کەناڵی ئاسمانی پەیام کۆمەڵێک دراما کۆمەڵێک فیلم پیشان درابێت لەوانەیە ناڕەزاییبوونێکی جەماوەری ئیسلامخوازی کوردستانی لێبوو بێتەوانێ بە ئەندامانی کۆمەڵی ئیسلامی خۆشیەوە. بۆیە کۆمەڵی ئیسلامی بە تایبەتی وەروە کەناڵی ئاسمانی پەیام ئەگەر بیەوێت ئەم فراغە پڕکاتەوانێ ئەبێت لە ئایندەیە بیر لەوە بکاتەوانێ کەناڵ و هەروەها دەستگایەکی تایبەتی هەبێ بە مەسەلەی پێشکەشکردنی دراما. چونکە پێم وانە مادەمە کوێ کەناڵەکە کەناڵێکی خەبەری هەواڵیە وەروەها لە جیهانی ئەمڕۆی ڕاگەیاندندا زۆر لەو کەناڵانە هەن کەوا کەناڵی هەواڵین کەناڵی خەبەرین کەناڵی بەرنامی کۆمەڵایەتیان هەیە و هەروەها دوورن لە مەسئلەی دراماوە. بۆ ئەمە ئێمە لەوانەیە بۆم قۆناغا کەناڵی ئاسمانی پەیام نەتوانێت لە کەناڵی پەیامەوە مەسئلەی دراما و هەندێک لەو داخوازیانی کەوا خەڵکی داخوازی دەکەن و هەروەها چاوەڕوانی دەکەن ڕاتۆری میدیایی کۆمەڵی ئیسلامی ئەو داخوازیان جێبەجێ بکە. بەڵام ئەگەر لە ئایندەیە خوای پرۆگا دەرفەت بدا و هەروەها لە ڕووی مادیەوە لە ڕووی هاوکاریەوە بتوانێت کەناڵی تۆڕی میدیایی ئەو بوارش پڕکاتەوانێ ئەوە بێگومان خۆشبەختانە ئەوەی کە داخوازی خەڵکە دێتە دی. بەڵام بۆ ئەم خۆناغە لەوە ناچێت ئەوە بێتە دی بە تایبەتی کە مەسئلەی مادی بێگومان شتێکە کە بربەستێکی گەورەی دروست کردووە لە بەردەم ڕاگەیاندنی ئیسلامی بەگشتی و هەروەها کۆمەڵ ئیسلامی و هەروەها کەناڵی پەیامیش بە تایبەتی. لە جەنابەت فەرموود لە سەرەتاوە پەیام بەرنامە و بەرنامەکانی زۆر گشتگیر بوون بۆیە خەڵکێکی گشتگیریش سەیری پەیامی کرد. لە ئێستایا یەکلایکردنەوەی پەیام تەنها بۆ لایەنی سیاسی نەمانی لایەنی بانگەواز بۆ لایەنی دراما و هونەر ئەمە جۆرێ لە کەمکردنەوەی خواست و بینەرەکانی پەیام نییە؟ نەخێر لە ڕاستیدا هەموو کەناڵێک بینەری خۆی هەیە. ئەوانەی کەوا بینەری کەناڵی ئاسمانی پەیامن وەکو بۆ باس کردیت زیاتر ئەو خەڵکانن کەوا خەڵکی مولتەزیمن ئەو خەڵکانن کەوا حەزیان بەوەیە کەوا کەناڵی ئاسمانی پەیام ئەو بابەت و بەرنامانەی هەبێکەوە تعبیر دەکەن لە پەیامی ئیسلام تعبیر دەکەن لە بەها ڕەوشتێ گشتەکان. بۆیە لێرادا مەسئلەی کەناڵی ئاسمانی پەیام کەوا کەناڵێکی هەواڵی خەبەریە هیچ کاتێ ئەو زویریە لە لای بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام دروست ناکات. چونکە وەکو باسمان کرد لە بەرامبەر ئەمەدا تۆڕی میدیایی توانوێتی ئەو فراغە پڕ بکاتەوانێ کەناڵی ئاسمانی بانگەوازی هەیە کە لە بواری داعوە و بانگەواز و هەروەها پەروەردەدا ڕۆڵی خۆی بینیوە و هەروەها جەماوەری خۆی هەیە. بۆی ئەوەی کەوا ئێمە وەکو ئەنجومەنی چاودێری و من وەکو شەخسەن وەکو خۆم کە متابعەم کردووە لە کوردستانی خۆشەویستی خۆشمانەوە دەرەوەی هەرێمی کوردستانیشا ئەو خەڵکانی کەوا تامەزرۆن بۆ ئەوەی کەوا بینەری کەناڵی ئاسمانی پەیام بن لەبەر ئەوەی کەوا ئەمڕۆ زۆربەی ئەو شتانی کەوا ئەمڕۆ ڕوودەدا حەدەث و ڕووداوەکان لە هەرێمی کوردستانە و لە چواردەورمە و لە دەوروبەرمادا زیاتر ئەو هەواڵ و دەنگ و باسان کەوا هەواڵ و دەنگ و باسی هەنووکەین و هەروە ئەو پێشهاتانن کە ڕوودەدەن ئەو ڕووداوان کەوا دێنە پێشەوانێ خەڵکی بۆیە لەم سۆنگەوە سیقە و متمانەیەکی هەیە بە کەناڵی ئاسمانی پەیام بۆیە پێم وانە لەو بوارەدا جەماوەری کە کەناڵی ئاسمانی پەیام کەمی کردبێ بەڵکو بە عەکسەوە دەتوانم بڵێم ڕۆژ لە دوای ڕۆژ بە زۆرتر بووە وەروە خەڵکی متابعی دەکا چونکە خەڵکی سەیری ئەو پەیامە دەکا ئەوەی کە لە پشت پەردەوەیە کە کەناڵی ئاسمانی پەیام دەیەوێت بیگەێنێ بە بینەرەکەی. بۆیە لەم ڕوانگەوە الحەمدوللا زۆر باش بوو و هەروەها ڕۆڵی باشی هەبوو. ئەو پەیامە کامەیە کە کەناڵی ئاسمانی پەیام دەیەوێت بە بینەر و بە جەماوەری بگەێنێت؟ وڵا کەناڵی ئاسمانی پەیام لە ڕاستیدا پەیامی زۆر هەبووە. گەورەترین پەیامی بریتی بووە لە پەیامی گەیاندنی پەیامی پیرۆزی ئیسلام وەروە بریتی بووە لە گەیاندنی بەهاجوانەکانی ڕەوشتی کوردایەتی ئەوەی کەوا لە ناو ئەم میلەتەدا ڕەوشتی جوان بووە. وەروە بریتی بووە لەو پەیامە جوانی کەوا لە پشتیەوە کە حیزبەکەی کە کۆمەڵی ئیسلامیە هەڵی گرتووە بۆ ئەوەی کەوا شانبەشانی لایەنە سیاسەکانی تر لە هەرێمی کوردستانە کە خزمەت بە دۆخی نەتەوایەتی میلەتەکە بکەن. بۆیە لەم ڕوانگەوە پەیامی زۆرە پەیامی ئیسلامەتەکەی پەیامی ئەخلاق و ڕەوشتەکەی پەیامی خزمەتگوزاریەکەی. بۆیە لەم ڕوانگەوە ئەتوانین بڵێن کەناڵی ئاسمانی پەیام لە هەموو بوارێکدا دەتوانین بڵێن ئەسبی خۆی تاوداوە و هەروەها توانیوێتی ڕۆڵی هەبێت لە هۆشیاری سیاسی لە هۆشیاری ئاینی لە هۆشیاری کەلتوری لە هۆشیاری نەتەوایەتی و هەروەها لەو معانات و دەرهاوێشت و وەزعی کەوا هاتووە
بەسەر میلەتەکەماندا بۆیە لەم ڕوانگەوە دەتوانین کەناڵی ئاسمانی پەیام ڕۆلی هەبووە و هەروەها پەیامەکانی خۆی گەیاندووە و بە بەردەوامیش بێگومان دەگەێنێت. تا چەند ئێوە وەکو ئەنجومەنی چاودێری لێپرسینەوە و ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی یارمەتی دەری ئەوەیە کە کەناڵی ئاسمانی پەیام بەسەر گرفت و لەمپەرەکانی یا بەتایبەت لەلایەنی داراییەوە زاڵ بێ وە کۆڵی کەناڵی ئاسمانی پەیام وەکو چۆن لە 9 ساڵی ڕابردوودا بەردەوام بووە لە 10مین ساڵیدا لە 11مین ساڵیدا لە داهاتوودا بە شێوەیەکی باشتر و دەوڵەمەندتر و بەرچاوڕوونتر بەردەوام بێت و لە کار و لە پەیامەکەی خۆی نەوەستێ. وەڵا بەداخەوە کەناڵی ئاسمانی پەیام وەروها ڕاگەاندنی ئیسلامی هەمیشتە گرفتی مادی هەبوو. بۆیە من دەتوانم بڵێم کەناڵی ئاسمانی پەیام ئەگەر گرفتی مادی نەبووایە و هاوکاری مادی زیاتری هەبووایە حتەنانە لە ڕابردووشدا پێشەوەی کەوا قەیرانە سیاسی و ئابوووریەکان ڕوو لە هەرێمی کوردستان بکەن ئەوە قەناعەتم بەوە هەیە کەوا ستافی کەناڵی ئاسمانی پەیام دەیانتوانێت ڕۆڵێکی باشتر و چاکتر ببینن و هەروەها جۆری پەیامەکەیان باشتر و چاکتر بێ. بۆیە ئێمە لەو ڕوانگەوە قەناعەتم واتانێک کە ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی قسووری نەکردو لەوەی کەوا ئەوەی کەوا پێی کرابێ لە مەسەلەی پشگیری مادی کردوێتی لە بۆ تۆڕی میدیایی کۆمەڵ ئیسلامی و بەتایبەتی لە بۆ کەناڵی ئاسمانی پەیام. ئێمەش وەکو ئەنجومەنی چاودێری هەمیشە لەسەر خەت بووین لەگەڵ ئەو برایانەدا وەروها لەگەڵ ئەنجومەنی سیاسیدا بۆ ئەوەی کەوا ئەم چرایی کەوا هەڵمان کردووە نەکوژێتەوانێ بۆ ئەوەی کەوا ئەم پەیامی کەوا دەمانەوێت لێرەوە بیگەێنین ئەم پەیامەمان بەردەوام بێت. ئەزانین کەوا خەڵک لە هەرێمی کوردستانە لە دەرەوەی هەرێمی کوردستانیش زۆر دڵخۆشن بە پەیام و بە بەرنامەی کۆمەڵ ئیسلامی دڵخۆشن بەم پەیامی کەوا ئەمڕۆ پەیامی هەمووانە. کەناڵی ئاسمانی پەیام تەنها پەیامی ئەندامەکانی کۆمەڵی ئیسلامی نییە کە پەیام کەناڵی هەموو چین و توێژەکە لە هەرێمی کوردستانەوە بە فەقیر و باژارەوە بە دەسەڵاتدار و بێدەسەڵاتەوە بە خوێنەوار و بە نەخوێنەوارەوە چونکە دوجار هەموو ئەو خەڵکە خۆیان لە کەناڵی ئاسمانی پەیام دەبین. بۆی ئێمە وەکو خۆمان وەکو ئەنجومەنی چاودێری چیمان پێ بکرێتەوەی کەوا لەگەڵ ئەنجومەنی سیاسیان لەگەڵ ئەو برایانەدا پشتیوانی مادی و معنەویان دەکەین بۆ ئەوەی کەوا ئەم کەناڵە بەردەوام بێت لە مەهامی خۆی و واروها زیاتر بتوانێت ڕۆڵی خۆی ببین لە ساحەی سیاسی ئیعلامی کوردستان. چۆن ڕۆڵ و ئەرکوماندووبوونی تەنانەت لە بەڕێوەبەری تۆڕی میدیایی کۆمەڵەوە تا کارمەندێکی پرزگە تا تەواوی کامێرەمان و دەرهێنەر و پێشکەشکار و بێژەرەکان چۆن هەڵدەسەنگیان کە لە ماوەی 10 ساڵی ڕابردوودا لە 9 ساڵی ڕابردوودا بە هەموو بوون و نەبوونێکەوە لە هەموو خۆشی ناخۆشیەکە توانیویان ئەم چرایە بە گەشی و هەر بە داگیرسایی بهێڵنەوە نەهێڵن پەیامی کەناڵی ئاسمانی پەیام لە کارکردن بوەستەیە لە بەرنامە و ڕێڕەوی خۆی لابدا. وەڵای ئێمە دوجار ئەومان لەبیر نەچێت ڕیاض هیچ کارێک لەم دنیاەدا بەبێ کەم و کورتی نابێت. ئێمە کاتێکەوە باس لەلایەنە ئیجابیەکانی کەناڵی ئاسمانی پەیام دەکەین لەوانەیە کۆمەڵێک ڕەخنە و هەروەها گلەیی کەم و کوڕیش هەبوو بێت. بەڵام ئێمە هاوکار لەگەڵ ئەوەدا ئەگەر هات و سەرزەنشتمان هەبوو دەبێت دەستخۆشیشمان هەبێت. ئێمە گەر هات و وەکو بڵێ شتێکمان هەبوو کەوا جێگەی ڕەخنە و گلەیی بێت وەروها گلەییمان هەبێت لە دام و دەستگایەک لە ئۆرگانێک لە مەڵبەندێک لە شوێنی دام و دەستگایەکی سەر بە کۆمەڵ ئیسلامیکە لەوانەیە کەمڕان کەناڵی ئاسمانی پەیام بێت دەبێت دەستخۆشیشمان هەبێت لە بۆ ئەو کارە باشانی کەوا ئەوان لە ماوەی ڕابردوودا ئەنجامیان داوە. چونکە وەکو عەرزم کردی ئەگەر بەراوردی کارمەندەکانی کەناڵی ئاسمانی پەیام بە بەڕێوەبەرەوە بە ستافەکەیەوە بە کامێرەمانەکانەوە حتا بەو برایی کەوا پاسەوانە لە بەردەم کەناڵی ئاسمانی پەیام و هەروەها ئەم بینایەدا بەراوردی بکەی بۆ خەڵکانی کەوا لە کەناڵێکی ترا لە دام و دەستگایەکی ترا لە ئۆرگانێکی تری غەیری کۆمەڵی ئیسلامیە کار دەکەن ئیش دەکەن ڕۆڵ دەبینن لە ڕاستیا ئەتوانم بڵێن فاریقێکی زۆریان هەیە لە بواری مادیدا. بۆیە ئێمە بەشێک لەوانە دەتوانین بڵێن دەستخۆشی معنەویە لێرەوە یاوەکو لەلایەن خۆمانەوە دەتوانین بڵێن سوپاس و دەستخۆشیمان هەیە بۆ یەک بە یەکی ئەو برایانی کەوا خۆنەویستانە و خواویستانە بەبێ ئەوەی کەوا ماندووبوون بزانن شەو ڕۆژیان خستۆتە سەر یەک وەکو بۆم باسکردی بۆ ئەوەی کەوا ئەم چرای پەیامی کۆمەڵی ئیسلامی لەبەرکە مەهامێکی گەورەی لە پشتۆیە نەکوژێتەوانی و هەروەها بەردەوام بێ و دەکرێت لە ڕووی مادیشەوە ئەنجومەنی سیاسی و هەروەها دام و دەستگای پەیوەندیدار لە بۆ ئەم برایانە خەڵات و ڕێزلێنان و هەروەها پشگیری معنەوی هەبێت بۆ ئەوەی کەوا ئەمان زیاتر دڵخۆش بن بەم کاری کەوا کردویانە. ئێمە لێرەوە پێیان دەڵێن ئەم کاری ئێوە لە ڕاستیدا پەیامێکی زۆر گەورەی تێدا هەیە کە ڕازگۆییە کە لە بەرخاتی خوابوونە ئەبێت بزانێکن دوجار کارکردن لە کەناڵێکی ئیسلامیدا کە مەهامی بریتی بێ لە گەیاندنی قورئانەکەی خوای پەروەردگار سنەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم زیندووکردنەوەی بەها ڕەوشتە بەرزەکانی مرۆڤایەتی و هەروەها میلەتی کوردەواری خۆمان دەبێت بزانێکن هەم لە لای خوای پەروەردگار پاشان هەم لە لای خەڵک بێگومان جێگەی ڕێز و تەقدیرە چونکە هەموو شتێک نابێت لە جیهان بینیەکی مادیەوە سەیری بکرێت
لە گیانبینێکی پارە و هەروەهاشتی منسەبی دنیای و سەیری بکرێت دەبێت بزانێکی ڕاستە لە ڕووی مادیەوە پێدەچێت ئەو کارمەندەی ئێمە ئەو برای ئێمە ئەندامی ستافەکە بەڕێوەبەری بەشێک لەم کەناڵەدا لەوانەیە لە ڕووی مادیەوە مەحروم ببێت لە چاو هاوڵەکانی خۆی کە لە شوێنێک ترا کار دەکەن بەڵام دوجار ئەوەی کەوا ئەم دەگەێنێ بە وشەیەک لە لای خۆی پڕودگار پاداشی ئەدرێتەوانێ و بێگومان دەستخۆشێکی زیاتریشی لەلایەن جەماوەری ئیسلام دۆستی کۆمەڵی ئیسلامی و هەروەها ڕابوونی ئیسلامی پێدەکات بۆی ئێمە لەم ڕوانگەوە لە ڕاستیان دەستخۆشیان لێ دەکەین لە ڕووی معنەویەوە و لە هەج ڕوویەکی تریشەوە پێمان بکرێ تەواوی پشگیری خۆمان دەرئەبڕین بۆ برایانە و هەروەها لە ئایندەشە ئینشاءالله کۆمەڵی ئیسلامی ئەگەر خوای پڕودگار دەروی لێ بکاتەوە زیاتر لە ڕووی مادیەوە پێم وانییە قسووری کا بەرامبەر بە جوهد و ماندووبوونی و ڕۆژگاری ناڕەحەتی ئەم برایانە کەوا شانیان داوەتە بەر ئەوەی کەوا ئەم چرایەکەوە هەمانە کە بریتێ لە کەناڵی ئاسمانی پەیام بەردەوام بێت و سۆلسۆلەکەی و هەروانە کوژێتەوە. زۆر باشە. بۆ داهاتوو چی بکرێت؟ ئێستێمە لە سەرەتای دەهەمین ساڵ یادی دامەزرانی کەناڵی ئاسمانی پەیام داین. چی بکرێت پێشنیارێک هەیە ئەوەکو هەمووەکو بانخوازێک هەمووەکو ئەندامێکی ئەنجومەنی چاودێری لە پرسیینەوەی کۆمەڵی ئیسلامی چ پێشنیار و پرۆژەیەکتان هەیە کە کۆمەڵی ئیسلامی یان کەناڵی ئاسمانی پەیام لە دەهەمین ساڵیدا کاری پێ بکەوە لەسەری بڕوە پێشکەشی بکەن؟ وڵا بێگومان ئەوەی کەوا من دەبێت بۆ بەڕێز وروها بۆ بینەرانی خۆشەویست و بۆ تەواوی ستافی کەناڵی ئاسمانی پەیام بیخەمە ڕوو جارێکی دەستخۆشیم هەیە بۆ ئەو کارە جوانانەی کەوا لە ڕابردویان کردویانە ئەلبەتە لە ماوەی ڕابردوودا هەمووانە دڵخۆش کردووە هەموو خەڵکی تریشیان لە ڕوانێ دڵخۆش کردبێ خەڵکی جەماوەری ئیسلام دۆستی کوردستان ئەوەی کەوا حەزی بەم نەمەت و شێوازەیە بێگومان دڵخۆشن لە کارەکانی ڕابردوودا توانیوانە لە ڕاستیدا ڕۆڵی خۆیان بگێڕن و هەروەها کاری باش ئەنجام بدەن بە شێوازێکی زۆر جوان ڕێک پێک بەڵام لە هەمان کات چ ئەمە معنایەوە نیە کەواکو عەرزم کردی کەم و کوڕی و هەروەها ڕەخنە نەبێت بێگومان ساڵ لە دوای ساڵ کۆمەڵی پێشنیار کۆمەڵی سەرنج کۆمەڵی ڕەخنە و هەروەها کۆمەڵێک میکانیزم لەلایەن خەڵکی دڵسۆزەوە چ لە نێو ناوخۆی کۆمەڵی ئیسلامیە چ لە دەرەوەی کۆمەڵی ئیسلامی لەلایەن خەڵکی ئەکادیمیەوە لەلایەن خەڵکی پسپۆڕەوە پێشکەش ئەکرێت بە ستافی کەناڵی ئاسمانی پەیام کەمە لێرەوە دەڵێم ئەو پێشنیارانی ئەو میکانیزمانی کەوە خەڵکی دڵسۆزی نێو کۆمەڵی ئیسلامی بە قیادە و قەواعیدەوە لە ڕێگەی ئۆرگانەکانەوە لە ڕێگەی کادێرەکانیەوە وەروە لە ڕێگەی خەڵکی پرۆفیشناڵەوە دەخرێتە ڕوو بۆ بەرەو پێشبردننی زیاتری ئەم کەناڵە ئیسلامیە لە ڕاستیدا ئەوانە لە بەرچاو بکرن لە بواری گرنگیدان بە چەمکە ئاینەکان بە چەمکە ئیسلامیەکان بە ناسنامەی ئیسلامی نەتەوایەتی خۆمان ناسنامەی ئیسلامی ئەوەی کەوا کۆمەڵی ئیسلامی هەڵیگەتووە دەبێت ئەمە زیاتر ڕنگدانەوەی هەبێت لە کۆمەڵی ئیسلامیە بۆیە پێشنیارەکانمان بۆ داهاتوش لە ڕاستیە دەتوان بڵێن پێشنیارمان زۆرە بەڵام خەیر و کەلامی ماقەلەوە دەر دەتوان بڵێن بۆ ئایندە کەناڵی ئاسمانی پەیام دەبێت زۆر گرنگی بدات بە بەرنامەی پەروەردەیی گشتی مەبەستم هەتەنا بەرنامەی ئاینی نییە چونکە لە ڕاستیدا بەرنامەی ئاینی بە تایبەتی ئەم بەرنامەی باسوخواسی بەڕێزت دەتوان بڵێم ڕۆڵێکی بینیوە و هەروەها بەرچاوە کە لەم ڕوانگەوە دەتوانێت خزمەتێک بکات و هەروەها سوود وەرگرتن لە کەناڵ لە خەڵکانی با بڵێن پرۆفیشنال خەڵکێکی بەتواناکردنەوەی دەورات بۆ کادیرەکانی کەناڵی ئاسمانی کە پەیام کە بتوانن زیاتر ڕۆڵی خۆیان ببینن و هەروەها زیاتر دەرخستنی ناسنامەی ئیسلامی چونکە ئێمە لەبیرمان نەچێکات لە ڕاستیدا ئەم کەناڵی ئێمە کەناڵێکی ئیسلامیە سەربەلایەنێکی ئیسلامیە لەبەرەوە تعبیر لە ئیسلامەکەمان دەکات تعبیر لە بیر و بۆچوونمان دەکات تعبیر لەوە دەکات کە ئێمە دەمانەوێت لە کوردستانە تەبەنی بکەین بۆیە لە داهاتوودا گرنگی بە بواری فکری بدرێ و هەروەها زیاتر هەل بڕەخسێنرێ بۆ ئەندامان بۆ کەسایەتەکانی کۆمەڵی ئیسلامی کە لە کەناڵی ئاسمانی پەیامەوە بتوان ڕۆڵی خۆیان ببین بتوان دەربکەون بتوان ئەوەی کەوا هەیەە ئەوان خزمەتێک بە جەماوەری کوردستان و هەروەها بە کۆمەڵی ئیسلامی بکەن لە بواری فکریدا دەبێت لە ئایندە ئەم کەناڵە زیاتر ڕنگدانەوەی زیاتری هەبێت چکار لە بیرمان نەچێ زیاتر بواری فکری ئەگەر هات و گرنگی پێدرا لە کەناڵی ئاسمانی پەیامەوە ئەو فکرە ناموانی کەوا دەیەوێت بێتە نێو ڕابوونی ئیسلامی و بێگومان ئەپوکێتەوە و هەروەها دەکوژێتەوە ئاخر پێشنیاریشم لە ڕاستیدا ئەوەی کەوا بە کەناڵەکەەوە دیارە دوو خاڵە یەکەمیان ئەوەیەکەوە بە زمانی بادینی لەوانەیە بەرنامی ماوەی کە هەر نەماوە هیوادارم کە لە ئایندە بتوان لە فراغێکدا ئەو بۆ شایش پڕکەنەوانی بۆ ئەوەی کەوا خەڵکی غەیری زمانی سۆرانی سوودمەند بێت لە پەیامەکانی کۆمەڵی ئیسلامی وهروەها خاڵی دووەمم ئەو کۆڕ و مناسبەتانەی کەوا کۆڕ و مناسبەتی زیاتر فکرین وهروەها پەروەردەیین وهروەها بیرروباوەڕ و عەقیدەیین لە کات و ساتێکدا پەخش بکرێ کە خەڵکی ئیسفادەیان لێ بکە واتە لە کاتی ئاڵتۆنیە نەوەکو کاتێ بێکەوە خەڵکی تااقەتی ئەوەی نەوبێت کەوای گوێ لە کەناڵی ئاسمانی پەیام بکرێت زۆر باشە لەم قەیرانەدا کە خەڵک هەمووی نائومێدە خەڵک هەمووی ڕەشبینە خەڵک جۆرێک لە بێتاقەتی و تووشی کە ئابە بووە کەناڵی ئاسمانی پەیام چۆن تەعامل
بکات چۆن بۆ منە ئومێد بۆ خەڵک بگێڕێتەوە و لەگەڵ ئەوە ژار بە ڕازگوتنێکەوە لە خۆیەوە نزیکە لە کەناڵی ئاسمانی پەیامەوە نزیکە نە خەڵک چاواشە بکات نە ئەم قەیران و نەبوونی و بێتاقەتی خەڵکی ژێندە زیاتر بکە وەکۆڵی خەڵک زیاتر ڕەشبی بکە وەکۆڵێ هەواڵەکان بەڕاستی بگەێنێ و بەڵام ئومێدیشی لەگەڵا بێ بۆ خەڵک جوان هەمیشە ئەوەی کەوا ئەمڕۆ خوێندنەوە هەیە لە ساحەی سیاسی لە ساحەی کوردستانە هەموو لایەکمان دەزانی کەوا ڕاگەیاندن دەسەڵاتی چوارەمە ئەمە یەک دوو مەسئلەی ڕاگەیاندن ئەمڕۆ خەڵکی بەڕاستی جەماوەر گلەی زۆری هەیە لەوەی کەوا ڕاگەیاندن ناڵێن بەگشتی بەڵام زۆرینەی ڕاگەیاندنەکان دام و دەستگا ڕاگەیاندنەکان دەتوانن ڕۆڵێکی نەرێنیان بینیوە ڕۆڵێکی سلبیان بینیوە خەڵکیان لەوانەیە تووشی ڕەشبینی کردبێ تووشی گومان کردبێ تووشی بێتاقەتی کردبێ تەنها لە ڕووی کۆمەڵایەتیەوە لەوانە ڕاگەیاندنەکان ڕۆڵێکی خراپیان هەوبێت بۆ پەرتەوازەکردنی مەسئلەی خێزان بۆیە لێرادا هەم لە ڕابردووە هەر لە ئێستادا کەناڵی ئاسمانی پەیام مەهامی گەورەترێکە لە باقی کەناڵەکانی تری غەیری کەناڵە ئیسلامیەکان بۆیە لێرەوە دەبێت کەناڵی ئاسمانی پەیام هەوڵ بدات دە حەزێک و ئارەزوو واروەها خۆشویستن و بەهای جوان بگێڕێتەوانێ ئەویش بەچی بە پێشکەشکردنی ئەو بەرنامە جوانانی کەوا دەیەوێت لە شاشەکەیەوە بگەینە بە بینەر چونکە ئەو دروشمی کەوا کەناڵی ئاسمانی پەیام هەڵی گرتووە پێشتر دروشمی ڕازگۆیی و هەروە دروشمی وشەیەکی جوان کەوا بیگەێنێ بە جەماوەرەکەی دەبێت ئەو هەواڵانەی ئەو بەرنامانی ئەو شتانی کەوا کەناڵی ئاسمانی پەیام دەیەوێت بیگەێنێت تەنانەت لە ڕێگەی پەیامنێرەکانیەوە دەبێت ئاگادار بێ وردبین بێ تەدقیقی تێدا بکە هەواڵەکە واروە باسوخواسەکە ئەو پەڕی ڕازگۆیەتی پێوە دیار بێ بۆ ئەوەی کەوا ناومێدی لە لای جەماوەری کوردستان لە لای جەماوەری کەناڵی ئاسمانی پەیام خوا نەخواستە دروست نەکات واروەها بە ئومێدەوە خەڵکی هەمیشە چاوەڕوانی ئەوە بێکەوە کە دەڕواتەوە بۆ ماڵەوە دەست بنێ بە دوگمەی تەلەڤیزیۆنەکەیدا کۆنتڕۆلەکەی بۆ ئەوەی کا بیخاتە سەر کەناڵی ئاسمانی پەیام ئەو سی قەومتمانەیە بە جوان ئەداکردنی خۆی لە لای بینەری خۆی دروست بکە کە فیعلەن ئەم دەیەوێت بە ڕاشکاوانە بە ڕازگۆیانە مامەڵە بکات و خەڵکی حەز بکات بە گوێگرتن و هەروەها بە بینینی هەواڵەکانی نەوەکو خوا نەخواستەوای لێبێ خەڵکی ئەمیش وەکو باقی ئەو کەناڵانەی کەوا ڕۆڵێکی سلبیان بینیوە ڕۆڵێکی سلبیان پێشکەش کردووە تووشی ناومێدبن بوو بێت و هەروەها خەڵکی حەز نەکا بەوەی کەوا بە دیار شاشەکەەوە دابنیشێ بۆیە ئەو دروشمی کەوا هەڵی گرتووە دەبێت پابند بێبێەوە کە دروشمی زیاتر ڕازگۆیی وهروها ڕاشکاوانەیە و بە سەراحەتەن دەست بخاتە سەر برینەکان و ئەوەی کەوا پێویستی حاڵە پێویستی ئیمڕۆی ساحەی سیاسی کوردستانە لە هەموو بوارێکدا دەبێت کەناڵی ئاسمانی پەیام دەستی بۆ بات و هەروەها پەخشی بکە بۆ ئەوەی کەوا خەڵکی زیاتر سیقە بتوانیان بۆ دروست بێت و خۆشحاڵی زیاتریان لەلا دروست بێت بە پێچەوانەی ئەو کەناڵانی ترکەوە ئەمڕۆ ڕۆڵێکی خراپ دەبینن بەرامبەر بە جەماوەر و هەروەها بەرامبەر بە خەڵکی مامۆستا لە ئێستا کەناڵی ئاسمانی پەیامێکێکە لە کەناڵە پێشەنگەکان و خەڵک و جەماوەر متمانەیەکی باشیان بە کەناڵی ئاسمانی پەیامێت چۆن ئەم متمانەیە بپارێزرێت کە ئەرکەکەی ئەرکی پاراستنی متمانەیەش لە ئەستۆی کەناڵی ئاسمانی پەیامدا بە چۆنی و بەچی ئەم متمانەیە پارێزرێ و زیاتر ئەکرێ وەڵا ئێمە کاتێکەوە سەرنجی کەناڵی ئاسمانی پەیام دەدەین سوپاس بۆ خوای پروردگار لە ڕابردووە توانوێتی ئیحتیفاس بەم ناسنامەی خۆیەوە بکات ئەلبەتە وەکو باسمان کرد هیچ شتێک خاڵی نییە لە کەم و کوڕی ئینسانیش کاتێکەوە کار دەکاتە کاتێکەوە مەهامێکی هەیە بێگومان کەم و کوڕی پێوە دیارە ئێمە لەبیرمان نەچێت لێرەوە دەڵێم بەستافی کەناڵی ئاسمانی پەیام دەڵێم بۆ برا بەڕێزانی کەوا لە پێش کامێرەکانەوەن دەڵێم بۆ برایانی کەوا لە هەر شوێنێکدا کە لە کەناڵی ئاسمانی پەیام سەرقەڵەمێکیان بەدەستۆیە ئەبێ بزانێکن کەوا ڕازگۆیی دەبێ ناسنامەیان بێت چونکە ئێمە وەکو مسلمان دەبێت ڕازگۆبین لە هەموو شتێکدا بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێت الرائد لا يكذب أهله ئینسان کە سەرقافڵە بۆ درۆ لەگەڵ کەس و کارێک خێدیان ناکە لەگەڵ خزم و خۆشی خۆی ناکە کەناڵی ئاسمانی پەیامیش دەبێت لەم ڕوانگەوە هەوڵ بدا ئەو متمانەی کەوا دروستی کردووە لە ڕابردوودا کۆنتاکێکی بە قووەت و بەهێزی هەبووە لەگەڵ جەماوەرەکەدا دەبێت لە داهاتووە چاکتر و باشتری بکات ئەو میکانیزمانی کەوا دەیەوێت بگرێتە بەر سیقە و متمانەیەکی زیاتری بۆ دروست بکات هەمیشە لە چیوە دروست ئەبێ متمانە لە چیوە دروست ئەبێ متمانە لە هەنگاوەکانەوە دروست ئەبێ لە هەنگاوە باشەکانەوە دروست ئەبێ لە ڕازگۆییەوە دروست ئەبێ لەوا دروست ئەبێ کە ئینسان قەول و فعلی وەکو یەک وابێتانێ دەبێ ئێمە بزانێکین خوای پروردگار پێمان دەفەرمێ یا ئەیها الذین آمنوا لم تقولون ما لا تفعلون دەبێ ئێمە وەکو هەڵگری پەیامی ئیسلامەتی کە دە پەیامی گەورەمان لەسەر شانە لە ڕاستیدا ئەو خەڵکە هەمیشە چاوەڕوانی ئێمەیە ئایا لە ئاست ئەو وشانەین کەوا دەری ئەبڕین
ئایا لە ئاستی ئەو پەیامین کەوا هەڵمان گرتووە ئایا لە ئاست ئەو بانگەوازین کەوا ئیمڕۆ نوێنەرایەتی دەکەین بۆیە ئەبێ ئەو برایانە وە کەناڵی ئاسمانی پەیام بزانن بە تەنها نوێنەرایەتی خۆیان ناکەن بەڵکو نوێنەرایەتی لایەنێکی ئیسلامی دەکەن کە کۆمەڵی ئیسلامیە بۆیە دەبێ ئەو سیقە و متمانەیە بەردەوام بێت بۆ ئەوەی کەوا ئێمە لە ئایندەیە بتوانین ئەم کەناڵی ئاسمانی پەیامە بە قووەتر و بەهێزتر بێت و خەڵکی لە جیاتی ئەوەی کەوا دابنیشێ بەلای شاشەیەکەوە کە لەوانێت تووشی گومانی کە تووشی دڕدۆمیکە لەوانەیە بەرەو ئاراسەیەکی خراپ بیبە بەلای ئەمە بمێنێتوانێ و بەردەوام بێت لەسەر ئەوەی کەوا قەنەعەتی پێێتی. زۆر باش مامۆستا عەبدوڵڵا کۆتا قسە و پەیامی جەنابەت چییە؟ وڵا کۆتا قسەم جارێکی تر پیرۆزبایی لە ستافی کەناڵی ئاسمانی پەیام دەکەم هیوای سەرکەوتیان بۆ دەخوازم داواکارم لە خوای پەروەردگار کەوا یارمەتیان بدات وهروە هیوام وایە کە ئەمرا بە ڕێزانە بە نەفەسێکی درێژەوە بە سەبر و بە ئارامی خۆراگرەوە لایەنی مادی نوچیان پێدانەدا سەبر و ئارامیان بکرێت و بزانن لە ڕاستیدا وإن بعد العسر يسرا لدواي همون راحتيك خواهي پروردگار بيگومان درو دكاتواني ولا آينده پيدا شي قرانكاري زيادة البيت آراوة بويا بصبر وبآرامي وبپشودرويجي ام برايانا دتواني بلين ام پيام زيادة قشاوة تربيتو وهروها زيادة خلقي بيگومان بي دل خوش بي هواي سركوتن بو جنابتو وهروها بوستا في كنالي اسماني پيام دخواز زور سپاس بو برزیش یاخوا بخیر بی سپاس صدق زور سپاس بینەرانی بەڕێز و خۆشەویست سپاس بۆ ئێوەی ئازیزیش تا بە یەگەشتنەوەیکی دیکە بەخوای گەورەتان ئەسپێرم خواتان لەگەڵ